ئەو ماوەیەش چەند هەنگاوێکمان ناوە بۆ خزمەتکردنی ئەم بوارەگری دەین تێبینیەکانیان ڕەخنەکانیان دەرفەتێکی باش بۆ ئازادی ڕادەربڕین و ئاشتی و تەبایی ناسراوە مامۆستای بدەن ئێمە بە تەکید بە تەواوکەری خۆمانیان نەزانین ئەم فۆرمە پڕ دەکەمەوە تا ئەو ساڵانەی کە لەم گەڵ دەکەین ئاریانم لە سنووری پارێزگای هەولێر بکەمەوە بە هەموو جیاوازیەکان بە هەموو ئاینەکان مەبەستمە دەمانەوێت ڕاوێژیان لەگەڵ بکەین هاوکارمان بێن پارێزگایە هیچ کەسێک بربەستی بۆ دروست نەکات و لە هیچ فەرمانگەیەک و بەڕێوەبەرێک و فەرمانبەرێکیش قبوڵ ناکەین داوای ڕەشوە لە هیچ کەسێک لە مستەسمرێک بکات ئێمە هەموو دەرگایەکانی بۆ دەکەینەوە کە بە نەزەهات بە پاکی بێکاری خۆی بکات و زەمانەتی حیمایەی قانونی حیمایی ئەمنیشی دەکەین بۆیە دەمەوێت لەم بیبەرە ڕای بگەێنم ئێمە تەشجیعی سناعەتەکەین لەم شارە بۆ ئەوەی بتوانین دەرفەتی کار بۆ گەنجەکانی خۆمان بۆ خەڵکی خۆمان دروست بکەین کە بەس بە سناعەت دەتوانین ئەم هەموو هەزاران خەڵکەی کە لەم پارێزگای پێویستی بەکارە بتوانین کاری بۆ بدۆزینەوە بۆیە هەرچی لە تواناماندا بێ بۆ تشجیعکردنی ئەمە دەیکەین کە دەزانین بۆ بنیاتی هەولێر ئەم بابەتە لە هەموو بەسەرەیە گرنگترە شاش مامەڵەکردن لەگەڵ دیاردەی چەکداری و هەڵگرتنی چەکی بێمۆڵەت و تونکردنی ڕێوشێن و مەرجەکانی پێدەنی مۆڵەتی هەڵگرتنی چەک کە ئێستا ڕاگیراوە و دەبێت لە کاتێک بکرێتەوە کە بەڕاستی دیاردەی بە چەکداربوونی کۆمەڵگایەکە کە لە مەترسیە هەرە گەورەکان لەسەر کۆمەڵگاکەی ئێمە دەبێت هەمومان هاوکار بین ئەم زاهیرەیە سنووردار بکەین یان بە قانونی بکەین ئەوەی کە گرنگە دەمەوێت باسی بکەم مەسەلەی پەیوەندیە لەگەڵ سەرمایەداران و وەبەرهێنانان و خاوەنکاران بەشێکم باس کرد دەمەوێت دیسان تاکیدی لێ بکەمەوە ئێمە دەمانەوێت بە پێی پرەنسیپە قانونیەکان لە چوارچێوەی یاسا و لە چوارچێوەی ئەوەش ئێمە پێمانەکری بۆی کار ئاسانیان بۆ بکەین کاری خۆیان بکەن بە حوریەت بە ئازادی بە نەزاهەت بۆ ئەم مەبەستە بانگەواز دەکەین بۆ هەموو مستەسمرەکان بۆ هەموو کۆمپانیاکان لە ناوخۆ و دەرەوە بێن لە هەولێر کاری خۆیان بکەن ئێمە قانونیان حیمایانەکەین ئەولەویەتی ئێمە سناعەتە زراعەتە سیاحەتە و ئێمە نامانەوێت چیتر زەوی خۆمان بە هەدەر بدەین بۆ هەندێک بابەت کە تەنها یەک کەس لێ مستەفید دەبێت یان چەند کەسێک لێ مستەفید دەبێت ئێمە دەمانێت ئەو زەویە تەرخان بکەین بۆی زۆرترین خزمەتی خەڵکی ئەم شارە بکرێت زۆرترین کوڕ و کچی ئەم شارە لەسەری کار بکەن پێم وایە ئەوەش بەو سێ سێکتەرە دەکرێت کە باسم کرد بۆ ئەوە ئێمە وەکو پارێزگا قەرارمان داوە هەرچی لە تواناماندا بێ دەیکەین بۆ ئەوەی ئەو زەمینەیە بۆ هەمویان بەبێ جیاوازی بڕەخسێنین و دڵنیاشیانەکەینەوە کە ئێرە شوێنێکی ئامنە